سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک تاوەکو بزانین کەمترین ئەو کۆنمرانەی لە کۆلێژەکانی پەیمانگاکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران وەرگیراوە چەندن، هەروەها پارێزگا و گشتێکەی چۆنن. لەم ڤیدۆیەدا باسی پەیمانگەی تەکنیکی دهۆک بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین ئەو کۆنمرانەی لە ساڵی 2022-2023 لە پەیمانگەی تەکنیکی دهۆک هاتوونەتەوە لە چ ئاستێکان و بۆ ئەوەی ئێمەش وەکو بناغەیەک لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بەکاریان بهێنین و داتا و زانیاری بێ لەلامان با پێکەوە بینەری ڤیدۆکە بین. یەکەم بەشمان لە پەیمانگەی تەکنیکی دهۆک بریتیە لە بەشی دەرمانسازی. زانکۆڵاینی پارێزگا 84 گشتێکەشی بە هەمان شێوە. پارالێلی پارێزگا 81.089 و گشتێکەی 88.857. ئێوارانی پارێزگا 79.143 و گشتێکەی 87.167. بەشی پەرستاری یاخود نەخۆشەفانی 78.321 زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەیەتی و 74.036 پارالێلی پارێزگایە و 78 گشتێکەیەتی. ئێوارانی پارێزگا 7.857 و گشتێکەی 76.857. بەشی چارەسەری سروشتی 67.957 بۆ گشتی و پارێزگا زانکۆڵاینێتی، پارالێلی پارێزگا 67.143 و گشتێکەی 68.479. بەشی ڕووپێوی 6.5 زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەیەتی، پارالێلی پارێزگا 59.204 و گشتێکەی 61.195. ئێوارانی پارێزگا 57.4 و گشتێکەی 6.4. بەشی پیشەسازی تەکنەلۆجیا 59 بریتیە لە زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەی، پارالێلی پارێزگا 57.046 و گشتێکەی 58.4. ئێوارانی پارێزگا 54.375 و گشتێکەی 57.3. بەشی تەکنەلۆجیای وێب 58.833 زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەیەتی، پارالێلی پارێزگا 58.182 و گشتێکەی 61.372. ئێوارانی پارێزگا 54.976 و گشتێکەی 57.929. کۆتا بەشمان بریتیە لە تەکنەلۆجیای بیناکاری لە پەیمانگەی تەکنیکی دهۆک زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 58.19 زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەیەتی، پارالێلی پارێزگا 57.9 و گشتێکەی 59.961. 53.6 ئێوارانی پارێزگایە و گشتێکەی 56.981. خۆشەویستان و بەڕێزانم، لێرەدا دوو خاڵ هەیە ئەمێ ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بدەم. یەکیان ئەوەیە ئەبینین زانکۆڵاین پارێزگا و گشتێکەی هەمان کۆنمرن. ئەوە لە زۆربەی ڤیدۆکانی تریشا باسمان کردوون. ئەو خاڵانێک کە ئەبینین بۆچی هەردووچیان هەمان کۆنمرن. طبعاً وەڵامەکە بریتیە لەوەی کە زانکۆڵاین لە پەیمانگەکانە 100% بۆ پارێزگایە، واتە بەڕێزێک ئەگەر بێوێ بە زانکۆڵاین لە دهۆک بخوێنێت بەڵام خۆی دانیشتووی پارێزگای هەولێر یاخود سلێمانی بێت، ئەوە ناتوانێت بە زانکۆڵاین لە دهۆک تەقدیم بکات، بەڵکو پێویستە بە پارالێل و ئێواران تەقدیم بکات. واتە 100% بۆ خەڵکی پارێزگا زانکۆڵاین دابین کراوە. ئەوە یەکێ لەو خاڵانە بوو کە حەزم کرد ڕوونکردنەوە بدەم. لە ڕوونکردنەوەی دووەمدا ئەگەر ببینین لە کۆتا بەشە لە ئێوارانی ئەبینین 53 هاتۆتەوە. باشە ئێمە ئەڵێن لە 55 کەمتر وەرناژیرێت، ئەی چۆن 53 وەرژیراوە. بەڕێزانم، ئەوە خاڵێکە حەزەکەم ئاگاداری بن و زۆر جاری دیکەش باسمان کردووە. ئەویش بریتیە لەوەی ئێمە پێویستە پێش ئەوەی کردیتمان بۆ حساب بکرێت کۆنمرەمان لەسەروی 55 بێت. پاژەوەی کردت حساب کرا هاتە 53 کێشەمان بۆ دروست نابێت، بەڵکو ئەتوانین ئەو بەشانەی
لە خوار 55 شەوە پڕی بکەینەوە بەڵام پێویستە پێش ئەوەی کرێدتمان وە حساب بکرێت ئەوە 55 هەبێت کە کرێدت حساب کرا کێشە نییە بەرزە بێتەوە یاندا ئەبەزێت ئەوە بەپێی ئەو بەشەی کە ئێمە تەقدیمی بۆکەین و کۆنمرەکەی دابەزیوە ئەتوانین داوامی تیا بکەین بە هیوای ئەوەی ئەو کۆنمرانەی بۆ ئەوی خۆشەویستمان باس کرد جێگەی سوود و قازانج بێت ئێوەش بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هەروەها هاوڕێیانشتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانش سوود لە ڤیدیۆکانمان ببینن بە هیوای سەرکەوتنتان